کافنەوە یاژزانانەی بەنیاز بوون کە گرێبەستیان لەگەڵ کەم بەڵام لەگەڵ یانەی کە گرێبەستیان کرد کاریگەری لەسەر پێکاتەکە ئێوە دەبێت یاخود پلانیەوە بۆی کەەوە تا داخستنی دەرگای گواستنەوە چی دەبێتن؟ ئێمە وەکو نادی هەولێر یعنی خود دەزانن بۆندەکان یعنی ئاشکرا بوون اختیاری یاریزان هەر یەکێک حڕە بۆ خۆ اختیاری خۆ بۆ چوونی خۆی بکات ئێمە نادی هەولێرە هەمووتان دەزان یعنی هەولێر خاوەنیە 4 نازناوی خولی عێراقە دوجارە بە نهایی چوینە نهایی کاس اتحادیە ئاسیەوی هەر یاریزانێک شەرەفێکی گەورەیە بۆ تەمسیلی نادی هەولێر بکات ئینشاڵڵا ئێمە بەردەوانی ئەو یاریزانە بەرەکەتیان تێدایە و ئینشاڵڵا ئەوروکە یاریزانێکی تازە مستەفا وەلی دیشمان ئینشاڵڵا بەردەوام بیت لەگەڵمان ئینشاڵڵا بوونە ئینشاڵڵا هەموو ئەوراقی کامل کردووە و ئینشاڵڵا ئامادە دەبیت و یک دو کێشێکی بەسیتیشمان هەبوو ئینشاڵڵا ئەویش ئەمروکە چارەسەر دەکرێت عامر جاموس و ئیسماعیل ئینشاڵڵا ئەویش حاضر دەبن و ئەو گەمە ئینشاڵڵا